لا یەکەم ڕۆژی تشرینی یەکەمی ئەمساڵ کۆمیسیۆنی ڕاگەیاندن و گەیاندنی عێراق پەیوەندی تەلەفۆنی لا نێوانی کۆمپانیای کۆڕەک تیلیکۆم و کۆمپانیەکانی دیکەی پەیوەندیکردن ڕاگرتووە کە ئەمەش بۆ بەشێک لە هاوڵاتیان ئاستەنجی دروست کردووە. بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی سەرهەڵدانی کێشەکەوە پەیام چەند جارێک پەیوەندی کرد بە کۆڕەک تیلیکۆمەوە، بەڵام ئامادە نەبوو قسە بۆ هیچ دەستگایەکی ڕاگەیاندن بکەن. الآن محاكم عراقية يأخذ هيئة جاندن يعني هيئة اتصالات كغرامة زور هاتو تسر كومبانياي كورك. پێشتر بەڕێوەبەری کۆمپانیای کۆڕەک تیلیکۆم سەرەتا و دەستپێشی کێشەکانی بۆ 22 ساڵ بەر لە ئێستا گەڕاندەوە کە سەرۆشی دەستەی پەیوەندیەکانی عێراق کڕین و فرۆشتنێکی لا کۆڕەک سەندۆتەوە و داویەتە کۆمپانیایەکی دیکە. بە شێوازێکی غەیرە قانونی سەرۆکی ئەو کاتی هەیە ئیتیساڵات بە شێوازێکی غەیری قانونی چۆ بۆ ئوردن و بڕیاری داوە ئەو دیلە بڵێن یاخود ئەو کڕیار و فرۆشتنە ئەو بەشدار بوونە لەگەڵ ئەو کۆدە هەمووی دا بە کۆمپانیای زەین کە ئەسیر بوو ئەو کات بەشداربووەکانی ئێمە هەموو درابەوە. دواتر کۆڕەک تیلیکۆم لە 23 مانجی ڕابردوو بەیاننامەیەکیان بڵاو کردەوە کە تیایدا ئاماژەی بۆ کردووە ئەو کارانەی بەرامبەریان دەگیرێنە بەر کاری نایاسایین. بەشداربووی بەڕێز لەسەر داواکاری کۆمیسیۆنی ڕاگەیاندن و گەیاندن پەیوەندی تەلەفۆنی نێوان کۆڕەک و کۆمپانیەکانی تر ڕاگیراوە. ئێمە کار دەکەین لەسەر چارەسەرکردنی ئەو گرفتە بە سووترین کات. سپاس بۆ تێگەیشتنتان. هاوڵاتیانیش بۆ چوونی جیاوازیان هەیە و بەشێکیان دەڵێن ڕاگرتنی پەیوەندیەکان زیانی زۆری لە کار و کەسابەتی داون، بەشێکی تریشیان دەڵێن بە هۆکاری تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەتسئەپ و ڤایبەر و تلگرام کاریگەریەکان کەمتر بوونەتەوە. لە هەموو خەڵکی زەرێکی زۆر گەورەیە. ئێستامە لێرە لەکنە خۆمان مەسەن لە ڕووی سیمکار فرۆشتنیان کارت فرۆشتنیان ئەو بابەتانە کاریگەری گەلە زۆرە وەکو ئیشەکەی خۆم باز دەکەم بەس بەنسبەت خەڵکیش حینەن هەر زەرەر دەکات خەڵکیش زەرەر دەکات. ئێستا پەیوەندێکی بە ئاسیا بکەم بە کۆڕەک بە هەر خەتەشکە بکەم ناتوانین پەیوەندی پێوە بکەین. ئەوە دەبتە کاریگەری لەسەر ئەو خەڵکی چکە بەنسبەتە خۆمان لە هەولێرێ ١٩٠ ئەو خەڵکە سیمکاری کۆڕەک بەکاردێنی برینەرەی کاریگەری زۆرە. قسەکردن لەسەر ئەوەی کە ڕاگررتنی تۆڕی کۆڕەک لە بۆ تۆڕەکانی دیکە ئەوەیە کە شتێکی باشیانی تو ئەوە نییە کە بڵێ ئیلا پێویستی بە یەک تۆڕی سیمکارتەوەکەوە خود کۆڕەکە یاخود زیینە یاخود ئەسسێڵە. ئێستا لە ڕێگا دەتوانی تو بۆ خۆت لە ڕێگای ڤایبەر لە ڕێگای واتسئەپ پەیوەندی بە تۆڕەکانی دیکە بکەین. کۆڕەک تیلیکۆم کۆمپانیایەکی هاوبەشی سنووردارە لە ساڵی 2000ەوە لە هەرێمی کوردستان دامەزراوە. کۆڕەک لە ئێستادا خزمەتگوزاریەکانی پێشکەش بە زیاتر لە 45 میلیۆن کەس دەکات لە 18 پارێزگای عێراق. دەستەی گەیاندن و پەیوەندیەکانی عێراقیش ڕایگەیاندووە هۆکاری پچڕانی پەیوەندی نێوان کۆڕەک و تۆڕەکانی دیکە بوونی قەرزێکی 800 میلیۆن دۆلاریە لەسەر کۆمپانیاکە کە پێویستە لەسەری وەک ڕسوماتی تازەکردنەوەی مۆڵەتی کارکردن بیدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.